من لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی یاریمی کوردستان لێرە لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێ. کۆنتڕۆڵی دەرمان لە هەرێمی کوردستان تا ئێستا تا چەند دەتوانێتی سەرکەوتوو بێت؟ وەزارەتی تەندروستی چەند دەتوانێتی لە ڕێگەی لیژنەکانەوە بابەتانی کە من ئاماژەم پێکرد کۆنتڕۆڵی هێنانی دەرمانی قاچاق بنەوە هەرێمی کوردستان کات و ئێوە چاودێریەکانتان تا چەند دەچەوە؟ سپاس گولبەخان، سپاس بۆ میوەندارە، سڵاو لە جەنابت و بینەرانی کوردستان ویسار. طبیعی دەستەکانیش خۆش بێتن. ئەم ڤیدیۆ بەڕاستی زۆر بەزبانی شیت کردەوە و ئەو داتە و ئەمانە هیچ کە باست کرد ئەمە بەڕاستی فەرمیی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە. طبیعی کۆنتڕۆڵکردنی بازاری دەرمان یەکێک بۆ لە بەرپرسیارەتەکان ئێمە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆرترین کار کراوە بۆ ئەوی بتوانین بازاری دەرمان یاخود کاتی دەرمان لە هەرێمی کوردستان کۆنتڕۆڵ بکەن. ئەمەش لە ڕێی چەند هەنگاوێکە بووە. طبیعی کواڵەتی کۆنتڕۆلی زۆری دەرمان هەیە لە هەرێمی کوردستان کە فەرمانگەیەکی تەندروستی وەسەر بە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە. لە ڕێی لیژنەکانی چاودێری بازارەوە ئێمەش لە وەزارەتی تەندروستی لە ڕێی لیژنەکانی پشکنین و بەدواداچوون و لە هەموو بەڕێوەبەرایەتە گشتە تەندروستیەکان لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان لەوێش لیژنەی پشکنین و بەدواداچوونێ کەواتەها بەم گروپە باشە بەم نێتوەرکە ڕۆژانە بەردەوام سەردانی شوێنە گشتەکان دەکرێتن چ نەخۆشخانەی حکومیە نەخۆشخانەی تایبەتە و دەرمانخانەکانە و لە هەموو ئەو شوێنانەشی کە با بڵێن ناوەند و مەڵبەندی تەدروستین بەردەوام پشکنین بۆ دەرمان دەکەتن بزانین ئایا کواڵەتی دەرمانەکە لە چه ئاستێکدایە و دوێمەشن بۆ بنبڕکردن و نەهێشتنی دەرمانی قاچاغ و نایاساییوە دەرمانی ماوە بەسەرچوو. بەردەوام ئێمە ئەم کارەمان کردو و خۆشبەختانە تا ئاستێکی زۆر باشیش لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانیومانە کەرتی دەرمان لە هەرێمی کوردستان کۆنتڕۆڵ بکەین و دەرمانی قاچاغ نایاسایی ماوە بەسەرچوو بنبڕ بکەین. گولبەخان خاڵێکی کە زۆر گرنگە بەڕاستی کە ئێمە یعنی ئەمە شۆڕشێک بووە لە بنبڕکردن و نەهێشتنی دەرمانی قاچاق لە هەرێمی کوردستان. ئەویش ئەم ستیکەرەی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئێستا لەسەر شاشەی کوردستان بیسارەوە هەوڵاتیان ببینن یعنی ئەیبینن ئەم ستیکەری نوێی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کاری کردووە کە بەڕاستی دەرمانی قاچاق لە هەرێمی کوردستان ئەگەر 100% بنبڕ نەکردبێتن بەڵام زۆر بەباشی توانێتی کۆنتڕۆڵ بکاتن و سنووری هێنانی دەرمانی قاچاق بۆ هەرێمی کوردستانی زۆر سنووردار کردەوە بڵێن ینی نەیهشتەوە وەکو با بڵێن پێشووتر کە بەداخەوە دەرمانی قاچاق یەکێک بوو لە گرفتە گەورەکان بەڵام ئەم ستیکەری نوێی وەزارەتی تەندروستی کارێکی وای کردووە کە دەرمانی قاچاق لە هەرێمی کوردستان تا ئاستێکی یەکجار زۆر بنەبڕ بکرێتن و زۆر باشە. دکتۆر زۆر جار هاوڵاتیان زەرمەند دەبن لەوەی کە بە هەندێک هۆکار لە دوور لە ڕێنمایی پزیشکی دەرمان لە دەرمانخانەکان دەکڕن و دەرمانخانەکان نیش دەرمانیان پێدەدات تا چەند دەتوانراوە کۆنتڕۆڵ بکرێت ئایا هاوڵاتی چۆن دەبێت لەگەڵم بابەتە مامەڵە خۆی بەڕاستی ئەمە یەکێکە لە گرفتەکان بەڕاستی ئێمە من پێش ئەوی بڕۆمەناو وردەکاری با بڵین پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەی زرابەت بدەم و لێرەوە من ئەمەوێت تەنداواکی لە هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان بکەین ئەویش ئەوەیە تکا لە هاوڵاتیان دەکەین دەرمان بە بێ ڕاکێتەی پزیشک بەکارمەهێنن تکا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین بە هیچ شێوەیەک دەرمانی ئۆنلاین مەکڕن یعنی ئەو گرفتەی کە با بڵێن ئەگەر دەرمانێک بە بێ ڕاکێتە بەکاربهێنی لە دەرمانخانە بکری ئێمە گرفتێکی گەورەترمان هەیە گوڵباخان ئەویش ئەوەیە ئێستا بازاری ئۆنلاین بۆتە کێشە بۆ ئێمە ینی خەڵکێکی یەکزار زۆر ینی من زۆر بەڕاشکاون ئەڵێم چەند بازرگانێکی چاوچنۆک لە ڕێگەی ئۆنلاینەوە خەڵک هەلە خەڵەتێنن ڕێکلام ئێمە لە ڕێی نووسراوێکی فەرمی وەزارەتی داوامە لە وەزارەتی ناوخۆکرد لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری کە بە هەمومانەوە بتوانین دەرمانی بازاری ئۆنلاین کۆنتڕۆڵ بکەین و بەڕاستی قورسیشە تا ئاسێکی زۆر باش ئیشمان لەسەر کردەوە چەندین پەیج و ئەکاونتی ساختە و فەیکمان داخستووە کە ڕێکلامیان بۆ دەرمان و بابەتی پزیشکی و تەندروستیە کرد کە هەر هەمووشان ئێمە لێرەوە ڕای دەگەینین هەر دەرمانێک لە ئۆنلاین ڕێکلامی بۆ کرا بەکاری مهێنن بابە وەڵڵا ڕاست نییە ئەو شتانێک کە لە پەیجەکان دەڵێ ئەم دەرمانە زەعیفتەکە ئەمە نازەم قەڵەوتەکە پێستە ساف دەکە ڕاست نییە ئەمانە ئەگەر کەسێک بیەوێتن دەرمان بە شێوەیەکی یاسایی بفرۆشێتن بۆ ئەڕوا لە پەیجێکە و ڕێکلامی بووکاتن وەکو جەنابی وەزیریش دکتۆر سامان بەرزنجی باسی لەوە کرد دێت بە شێوەیەکی یاسایی لە ڕێی کواڵتی کۆنتڕۆڵەوە دەرمانەکە داخڵەکات لە دەرمانخانەیەکەوە یاخود بڵێن لە سنتەرێکی پزیشکەوە بازاری دەرمانی خۆی دەکات داخل دەکرێن ئەوانە بۆ کۆنتڕۆڵ ناکرێن هەر ئێمە زۆربەی هەرە زۆری ئەو دەرمانانەی کە لە ڕێگەی پەیج و ئەکاونتی ئۆنلاینەوە ڕێکلامی بۆ دەکرێت بە قاچاق و نایاسایی لە قەڵەم ئەدەین ئەم دەرمانانە نایاساین ئەم دەرمانانە قاچاقن و ئەم دەرمانانە زانستی نین
ئەو وەسفەی کە لە سۆشال میدیاوە بۆ ئەم دەرمانەکرێت لە ڕاستیدا وان نییە، ئەمە زانستی نییە و چەندین حاڵەتیشمان هەیە کە لە ڕێی ئۆنلاینەوە دەرمانی بەکارهێنەوە تووشی دیان گرفتی تەندروستی بووە. ئەمە وەکو ئۆنلاین بابەتی ئەمەی کە بەشێک لە هاوڵاتیان بەبێ ڕەچەتەی پزیشکی با بڵێن دەرمان بەکارن بەڕاستی ئەمەش گرفتێکە ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین و تکاشیان لێکین کە دەرمان بەبێ ڕەچەتەی پزیشکی بەکار مهێنن. تۆ ئەگەر گرفتێکی تەندروستی هەیە بوون ئەگەر حاڵاتێکی تارە ئەمە جیاوازە تۆ بە ڕێکارە تەندروستەکانە تێ ئەپەری کاسیتە فریا کەوتن لەوەی پزیشک دەرمانت بۆ ئەنووسن و دەرمانی خۆتۆرەگری. بەڵام بۆ حاڵەتە بەسیتەکان زۆر دەرخەڵک بۆ هەندێک حاڵەتی سووک با بڵێن گرفتی تەندروستی سووک خۆی ئەڕوات بۆ دەرمانخانە و داوەرە دەرمان سازەکە ئەکاتن کە دەرمانێک بدە. خۆی لێرە هەردووکیان هەم دەرمانسازەکە کارێکی نایاسایی ئەکاتن چونکە بە پێی یاسا دەرمانساز بۆی نییە لە خۆیەوە دەرمان بە نەخۆش بدات تەنها حاڵەت ئۆتیسی نەبێت. ئۆتیسی واتە هەندێک ئۆڤەر دە کاونتەر واتە هەندێک دەرمانی چۆن بڵێن ئازەشکنێکی بەسیتە فیتامینێکە ئەمانە بەڵێ دەرمانساز ئەتوانێت بەڵام ژمارەیان زۆر مەحدود و ینی باڵێن سنووردارە و دیاریکراوە. دەرمانساز بۆی نییە هەندێک لە نەخۆشی درێژخان لە نەخۆشە دەروونەکانە دەرمانە قورسەکانە لە خۆی بدات بە نەخۆش. ئەمە بە پێی یاسا قەدەغەکراوە لە ساڵی 1970 ئەم یاسای دەرچووە کە دەرمانساز نابێت لە خۆیەوە بەبێ ڕەچەتەی پزیشک دەرمان بە نەخۆش بدات و نەخۆشی شتکان لێکەین بە ئەم هۆشارە تەندروستیان هەبێتن بەبێ ڕاچەتەی پزیشک دەرمان بەکار. باشە دکتۆر سەرکار هەندێک دەرمان هەیە هەستیارن و پێویستە پزیشکی پسپۆر و تایبەتمەند بڕیار بدات کە چەند نەخۆشێک کامە چەند بڕی لەو دەرمانە بەکار بێت. ئایا ڕەچەتێکی تایبەت بەمە هەیە کە جیای بکاتەوە دەرمانە ئەو دەرمانانە لە یەک خۆی دەستخۆش بۆ ئەم پرسیارەوە من ئەم شتێکی ئێستا ڕای دەگەم بۆ یەکەم جار ینی من لێرەوە لە ستۆدیۆ کوردستان بیسەر و بەرنامەکەی جەنابتەوە باسی لێ دەکەم. هەندێک دەرمانمان هەیە گوڵ بەخەن پێیان دەڵێن دەرمانی کۆنتڕۆڵ کراوە بۆ نمونە ئەو دەرمانانەی کە لە هۆڵەکانی نەشتەرگەری بەکاردێنرێن ئەو دەرمانانەی کە لە چاودێری سەر با بڵێن یەکەی چاودێری سەر عینای مڕەکەزە بەکاردێنرێن بەشێک لە دەرمانەکانی بێهۆشکەرەکان ترامادۆڵ و پێتیدین و ئەمانە و هەندێک لە دەرمانەکانی باڵێن چارەسەری نەخۆشە دەرونیەکان ئەمانە پۆلەن دەکەن وەکو دەرمانی کۆنتڕۆڵ کراو دەرمانی هەستیار و حەساسن ئەمە تەنها ئەبێ بە با بڵێن مۆری پزیشکی پسپۆل و ڕاچەتەی پزیشکەوە بێتن. سندیکای پزیشکانی کوردستان لەژێر چاودێری وەزارەی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاچەتەیەکی نوێمان دروست کردووە کە ڕەنگی سوورە. ئەمە بۆ یەکەم زارە من باسی لێوە دەکەم. ڕاچەتەی سوور لە مەودووە دێتە ناو بازاری کوردستان بڵێن لە نەخۆشخانەکان بەکاردێنرێتن دەکەوێتە بەرچاوی خەڵکو و با بڵێن پزیشکان و نەخۆشەکان. ئەم ڕاچەتە سوورە لە پرۆسەی جێبەجێکردندایە تەنها بەشێک لە دەرمانی کۆنتڕۆڵکەوەکو من تازە بۆ جەنابت و بینەرانم شی کردەوە کە هۆڵی نەشتەرگەری و با بڵێن دەرمانی بێهۆشکردن عینای مڕەکەزەیە هەندێک لە نەخۆشە دەرونیەکان. ئەم زۆرە دەرمانانە تەنها بەم ڕاچێتە سوورە لە مەودووە خەرسداکرێتوە بە نەخۆش دەرمانخانەکانیش ناتوانن ینی لێرەوە ئینشاڵڵا ئەم لە پرۆسەی جێبەجێکردندای ئەم ڕاچێتە سوورە ئەو کاتێک کە بە تەواوەتی ئێمە باڵێن کارەکەمان تەواو کرد بە دڵنیایی و ڕێنمایی بە هەموو کەسێک کەسێتن کە ئەم زۆرە دەرمانانە مادە بێهۆشکەرەکان ترامادۆڵ و پێتیدین هەندێک لە نەخۆشە دەرونیەکان لەناو هۆڵەکانی نەشتەرگەری و یەکەی چاودێری سەر ئەم زۆرە دەرمانانە تەنها ئەبێ بەم ڕاچێتە سوورە کە ڕەنگێکی سووری هەیە و مۆری پزیشکی پسپۆر لەسرە تەنها ئەبێ بەم ڕاچێتە سوورەوە بە نەخۆش بدرێت. یعنی ئەگەر لەمە دووە تۆ ترامادۆڵێک نووسرا بوو بۆ نەخۆشێک لەسەر ڕاچێتێکی سپی نووسراوە کە کاغەزێکی سپیە بە نەخۆش نادرێت و هەر کەسێکیش لەمەوە دەکە بەڵام وەکو من عەرزم کردی لە چەند ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکدا ئەم ڕاچێتە سوورە دێتە ناو نەخۆشخانەکان و ناونە تەندروستیەکان تەنها ئەم دەرمانە ئەبێ لە ڕێ ئەم ڕاچێتە سوورەوە بێتن لەمەوە دوو ئەگەر نەخۆش لەسەر ڕاچێتەیەکی سپی بۆی نووسرا بوو ترامادۆڵ دەرمانساز بۆی نییە پێی بدات ئەبێ ڕاچێتەکە سوور بێت و ئینشاڵڵا لەم نزیکان ئەم ڕاچێتە سوورەش دێتە ناو. باڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس کە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.